ئێمە دەزانین کە ئێوە لە بنەماڵەیەکی دیار و ناسراوی و بنەماڵەیەکی ئاینی شاری هەولێرن. باشە پێم خۆشە سەرەتا باسی ژیانی منداڵی خۆتمان بۆ بکەی لە قەڵا. ژیانی منداڵیت لەوێ چۆن بوو، چۆن بەڕێتان کرد، قەڵا ژیانی ئەو کاتە چۆن بوو، ژماری دانیشتوانی چەند بوو، پێم خۆشە خۆ دووردەکاریەکانمان بۆ باس بکەیت. وا وەکو بنەماڵە بەڵێ بە ئەسڵدا پێدرێن بنەماڵی مەلا کچکەی هەولێر بەڵێ کە دەکا باپیری باپیرم. سێ کوڕی هەبووە لەگەر سێ کچ. کوڕەکیان ناوی حاجی عومەر ئەفەندیە، کوڕەکیان ناوی عوسمان ئەفەندیە، کوڕەکیان ناوی شێخ عەلی ئەفەندیە. حاجی عومەر ئەفەندی دەکا بابی مەلا ئەفەندی تاکو ئەوەکەی ڕوونکەیەوە. عوسمان ئەفەندی 6 کوڕی هەبووە، یەکەشیان باپیر موفتیە. شێخ عەلی ئەفەندیش یەک لە نووسەرەکان بووە، مەسەڵەن دەستنووسی کوردی هەیە، کۆنترین دەستنووسی کوردی دەستە. ئەمە لەو جەوەی گەورە بووین کە مەرکەزی خوێندن و فێرکردن و هەموو شتێک لە کوردستان مزگەفت بووە. لە ناو مزگەفتیش قوتابخانەی خۆی هەبووە. یعنی مزگەفت جێی نوێژ و جومعە و عیبادەتە، لە پاڵ مزگەفت حوجرە هەبووە. جا حوجرەی مامۆستایەکان چەند ئەو حوجرانە گەورەتر بە قوتابی زیاتر وەردەگرت، فەقیه زیاتر دەبوو. ئیتر مزگەفتی قەڵات لەو ڕۆژەوەی کە دیانەتی ئیسلامەتی هاتیتە هەولێر، مزگەفتی گەورەی قەڵاتێ بوویتە مەرکەزی ڕئیسی خوێندن و بڵاوکردنەوەی زانیاری. لە پاڵ ئەوەش ئەو کەلتورە مالومایتەوە. جا ئەمە شێخاتیمان نەکردیە تاکو باوک بمری و کوڕەکەی جێی بگریتەوە کە سەرۆکی بنەماڵە کۆچی کردووە. زیرەکترین کەس لە ناو ئەو بنەماڵەیە کە لێ هاتووە تاکو ڕایەکە وەگری بوویتە مامۆستای یەکە. ئیتر ماڵی مەش لە قەڵات نزیکی مزگەفت بوو. لەو بەینە ڕۆژانە ڕەنگە 4 جار دەچوومە مزگەفت داهاتمە ماڵی خۆمان. مەسافەکە هەموو 50 مەتر بوو. ماڵی مامیشم مابەینی مزگەفت و ماڵی مە بوو. مامم کێیە؟ مامم شەمسەدین موفتی کە لەگەر ئەو ڕاستە تەمەنم کچکە بوو، بەلان وەکو سیاسیەک لەدایک بوویمە. تەمەنم 5 ساڵ بووە، 6 ساڵ بووە، ئەحداسم پاشان کە گەورە بووم لێی تێگەیشتم. ئیدی مابەینی ژیانی کۆمەڵایەتی ناو قەڵات و وەکو ئاسایی لەگە خەڵکانی دیکە ژیایمە، بە تورکیش قسەمان کردیە، فێر بووینە، بەلان هەماشت بە ڕۆحی کوردایەتی پەروەردەدراینە. ئەومان لەبیر نەکردی قەت. لە تەمەنی 6 ساڵی لەگە بارزانی ڕەحمەتی مەلا مستەفا نانی بەیانیم خواردە لە ماڵی خۆمان. شەو لە ماڵی مام نووسیە. پاشان ئیتر ئەو زیکرایاتە وای لێکردین کە گەورە بووین بزانین ئەوەی کە لە منداڵی من دیتم چێیە؟ ئەوە جیموکریانیە، ئەوە مامون دەباغا، ئەوە جەناوی مەلا مستەفای بارزانیە، ئەوە شەخسیاتەکانی دیکەی، ئەو هەمزە عوسمانە. لەو بیئەیە کە گەورە بووین، لە پاڵ ئەوەش ژیانی ئاسایی هەر منداڵێک کە لە قەڵاتێ گەورە بووە بەو ژیانە ڕۆیشتینە. بەیانیان لە خێو هەڵدەستای. دیترەوە لە ماڵێ 4 کوڕ و 3 کچ بوو. ینی بابم 4 کوڕ و 3 کچی هەبوو، عوسمان و کاک عەدنان و کاک کەنعان. من بچووکترین کوڕیمە، بچووکترین مناڵیمە. و هەروەها نەسرین خان خوشکی گەورەمە و نەرمین خان و دڵدار خان. ئەوانە هەموو خوێندنیان تەواو کردیەوە کە لە خێزانێکی وا گەورە بووین. بابم مفتی هەولێرێ بوو، قازی هەولێرێ بوو، مەرجعی دینی بوو. هەمان وەختیش کە دەستی پێکرد تند و تیژی و شۆڕشی ئەیلول دەست پێ بکە، کاک شەمسەدین پێش ئەوەی شۆڕشی ئەیلول دەست پێ بکە چووە چیای سەفین. لەوێ مەفرەزەی یەکەمی شۆڕشی ئەیلولی دامەزران پێش ئەوەی کە شۆڕش دەست پێ بکە. بە ئیدی شتێک کەتە سەرمان. ئەو کات متصەریفی هەولێر
تند و تیژ بوو بەدرەدینی عەلی بەڵێ کەچینە ئەو بینەی چۆن دیفاع بکەین لە خۆمان چۆن دیفاع بکەین لە زۆر کەس دەگیرا ئیتر بە ئەوەی کە بابم ڕەحمەتی شکل ئەوەی مرکزی ئاینی خۆی هەبوو ئەو مرکزە ئاینیی بەکاردێنا تاکو لەسەر دیفاع بکاتە لەسەر ئەو خەڵکانی کە تووشی دەبن بەڵێ